بەنسبەت ئابووری عێراق ئێمە ناوی بڵێن داڕوخان چونکە ئابووری کە بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق هۆشداری بە حکوومەتی هەرێمی کوردستان دەدات و ڕای دەگەێنێت 200 ملیارەکەی بەغداد تا پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەردەوام دەبێت. ئەگەر هەرێمی کوردستان چاو بە لیستی موشە خۆرانیدا نەخشێنێتەوە ئەوە لەم پەڕی جددی بۆ ناردنی 200 ملیارەکە دێتە پێش. پرۆفیسۆر دکتۆر فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا تیشکی خستە سەر پرسە ئابوووریەکانی نێوان هەولێر و بەغدا و نەی شاردەوە ناکۆکیە سیاسیەکانی نێو خۆی هەرێم. کاریگەری نەرێنی لەسەر تەواوی عێراق جێهێشتووە. ئەگەر تەماشای بکە ئەنجومەنی وەزیرانی عێراقی نووسراوێکی کرد لۆ هەرێمی کوردستان دەڵێ ئەگەر هەتا مانجی سێ ئێوەتە سوێی ئەو سولفانە نەکەن کە دایتمانە ئێوە چونکە 400 با بڵێن 800 ملیار هی ساڵی 2021 هی 4 مانگ 800 ملیارەکات و 200 ملیاری مانجیەکیش کە ئێستا ناردیان واتە تریلیۆنێکیان ناردیە بە 2 ساڵ لۆ ئەگەر هەتا مانجی سێتە سوێی نەکەن ئێمە ناتوانین 200 ملیارەکە بنێرین. ئەجا ئەوە هەمووی کێشەیە یعنی ئەو مجموعەیەک کێشەی سیاسی وای کردیە دائیمەن کێشە سیاسیەکانیش جەناب دەزانی تەسیری لەسەر مەسائلی ئابووری و مەسائلی با بڵێن بژێوی خەڵکەوە هەیە. بەداخەوە ئەو وەزعە دروست بووە ئینشاءالله هەمومان دوعا دەکەین دەڵێن ئینشاءالله خوا وا بکات کە تەوافقێکی سیاسی چ لە هەرێمی کوردستان و چ لە بەغدا دروست ببی لۆی ئەو کێشانە کۆتایی بێن و خەڵک ئەو دڵە ڕاوچەی کە هەیەی ئەو ترسەی کە لە دڵیەتی و خاصەتەن لە مەسائلی ئابووری ئەو ترسانە نەمینن. ئەو پسپۆرە ئابووریە ئاماژەی بۆ ئەوەش کرد لە ئێستادا ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی عێراق لە وەزارەتی دارایی ئامادەیە بەڵام بەهۆی ئەوەی حکومەتی کاربەڕێکەرە ناتوانێت ڕەشنووسەکە ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران بکات. پەرلەمان نووسراوی کردیە لۆ حکوومەت کە بودجە تاوتوێ بکرێت لە ئەنجومەنی وەزیران و سادەقە بکرێ و بەرز بکرێتەوە لۆ پەرلەمان لە ناحیەی ینی ئەگەر تەماشای بکەیت لە ناحیەی چ قانونی بیت چ لە ناحیەی منطقەوە بیت ئەوە کارێکی ڕاست نییە لۆ ڕاست نییە چونکە ئەو بودجەی کە دادەندرێت لۆ ساڵی بابرین لۆ ئەو ساڵە 2022 ئەو حکوومەتە لەسەر حکوم نامێنیت ئەگەر هاتوو طبعاً وەلەو ئەگەرێکی زۆر هەیە ئەو حکوومەتە لەسەر حکوم ببینی بەڵام بە گوێرەی با بڵێن ئەو ئینتیخابات و هەڵبژاردنەی کە کرا پێویستە ئەو حکوومەتە نەمینی حکوومەتێکی نوێ بێتە وجود ئەو حکوومەتەی نوێ پێویستە بودجەی خۆی تاوتێ بکات چونکە ئەو بەرنامجی نوێی هەیە بەرنامجی حکوومەتی نوێ وەکو بەرنامجی ئەو حکوومەتە نییە کە ئێستا کارەکان بە شێوەیەکی کاتی بەڕێوە دەبات. من دەڵێم ئەگەر کورد بتوانی وەزارەتی نەوت وەرگری ئەوە زۆر بهێمە زۆر باشە بیت لۆ چونکە کێشە داراییەکان مرتەبتن بە کێشە نەوتیەکان چاوت لێبی یعنی تو دەبی ئەساسی مشکلەکە چارەسەر بکەی حتا مشکلەکانی تر بە ئاسانی لە دوای خۆی چارەسەر دەبن ئەزانی بەڵام ئەگەر نەکرا وەزارەتی نەوت بدەن کە نایدەن دایمەن طبعاً لۆ کورد بە تەکید و ئیسپات بووە لە ساڵانی پێشووتر کە وەزارەتی دارایی باشترە لە هەموو وەزارەتەکان. فازڵ نەبی نیگەرانی خۆی لە کەم تەرخەمەکانی دەسەڵاتدارانی هەرێم نەشاردە و ڕایگەیان ویستێکی جددی بە مەبەستی چارەسەرکردنی دۆخی ناهەمواری ئابووری لەلایەن دەسەڵاتدارانی ئێستای کوردستانەوە بەدی ناکرێت. دیارە حکوومەت سەیتەڕێی لەسەر ئیراداتی خۆی نییە لۆیە وای لێ دێت وایە خۆ ئەگەر حکوومەت سەیتەڕێی لەسەر ئیرادات هەبی لە سلێمانی کەم دەکات و نە لە دهۆک کەم دەکات و نە لە هەولێر کەم دەکات ینی ئەگەر هات و سەیتەڕێ هەبی بەس دیارە حکوومەت بەداخەوە سەیتەڕێی لەسەر هەموو ئیرادات نییە ئەوەش ئەگەڕێتەوە لۆ ئیرادە سیاسەکەی کە باسم کرد لۆیە ئەو کێشانە دروست بوون چاوت لێبی ئەوە مرتەبت نییە بە مەسەلەی ڕەشنووسی بودجە ئەوەیان سەلاحیەتی بەنکی مەرکەزی عێراقیە بەنکی مەرکەزی عێراقی هەر وەختە قەرار بدات دەتوانێت دۆلار نرخی با بڵێن دراوی عێراقی بەرامبەر بە دۆلار وەکو خۆی لێ بکاتەوە. لە درێژەی گفتوگۆ لەسەر ڕۆڵی کورد لە قۆناغی هەنووکەی عێراقدا ئەو پسپۆرە ئابووریە بە پێویستی زانی لە بری شەڕ لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەبێت دەسەڵاتدارانی کورد لە بەغدا بیر لە وەرگرتنی پۆست یان وەزارەتێک بکەنەوە کە دەوخ و گوزەرانی هاوڵاتیان باش بکات.